حمد و سەنا شایانی پەروەردگارە، درود و سەڵاوات لە دیداری خۆشەویستمان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. سڵاوی خوای گەورە لە ئێوەی بەڕێز و خۆشەویست بێ ئیمانداران. ئەوەتانین لە مانگی ڕەجەب 24 ڕەجەبە، لە مانگی ڕەجەبە ڕووداوی ئیسرا و میعراج کە بەڕێی زۆرێک لە زانایان لە 27 ڕەجەبە ئەو ڕووداوە گرنگە ڕووی داوە. ئیسرا و میعراج شەوڕەوی و بڵندبوونەوەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم میوانداریە کە خوای گەورە میوانداری پێغەمبەری خواکە صلی الله عليه وسلم پاش جەفائی خەڵکی سەرزەوی، وەڵام نەدانەوەی خەڵکی سەرزەوی بۆ پێغەمبەری خوا، ئەزێدانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، وفاتی ئەبوو طالب، وفاتی خەدیجەی خێزانی ئەم دوو سەنەد و پاڵپشتەی قایمی دەعوە و بانگەوازی خوا کە پاڵپشتی پێغەمبەری خوا بوون صلی الله عليه وسلم وفاتیان کرد و ئەو ساڵەی ناونا ساڵی عام الحزن، ساڵی ماتەمینی، کاتێککە ئەم دوانە ئەم دوو پاڵپشتە گەورە کە وەفاتەکەن قسە هەر لەسەر ئەوە نییە مام و خێزانی پێغەمبەری خوان صلی الله عليه وسلم ئەوە بەشێکی تری ئەم دوانە دوو سەنەد و دوو پاڵپشتی گەورەی پێغەمبەری خوا بوون صلی الله عليه وسلم لە دەعوە و لە بانگەوازە. ئەبوو طالب ڕاستە بێباوەڕ بوو، مسلمان نەبوو، بەڵام وەکو خزمایەتی، وەکو مام، وەکو عەشرەت، وەکو بنەماڵە دەستبەرداری پێغەمبەری خوانە ئەبوو صلی الله عليه وسلم و حسابیان نەکرد بۆ ئەبوو طالب. ڕیشسپی ناو قوڕەیش بوو، نەئەکرا ئەو هەبێت و دەست بۆ پێغەمبەری خوا برن صلی الله عليه وسلم. خەدیجەیش معلومە کە بە ماڵ و بە سەروەت و بە سامان و بە دڵدانەوە و یارمەتیدانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە هەموو شێوازێک لە خزمەتی دەعوە و بانگەوازا بوو. ئەم دوو سەنەد و دوو پاڵپشتە قەویەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە دەستدرا. پێغەمبەری خوا لەگەڵ زەید بە کاتێک دوای وەفاتی ئەمانە قوڕەیش زۆریان هێنا بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و زۆر عەزیەتی ئەسحابیان ئەدا و ئەسحاب زۆرێکیان مۆڵەتی هیجرەت و کۆچیان پێدرا چۆن بەرەو حەبەشە لەبەر ئەو زەحمەت و عەزیەتەی کەوا تێیدا بوون. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە چواردەوری مەککە گەڕا هەتاکو خەڵکی تر شوێنی بکەون پاڵپشت بانکات بۆ دەعوە و بانگەوازەکە، بەڵام وەڵامدانەوە نەبوو. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەڕێکەوت بۆ تائیف، تائیفێکە نزیکەی 180 کیلۆمەتر دوورە، لە 175 کیلۆمەتر 180 کیلۆمەتر لە مەککەوە دوورە، لەگەڵ زەیدا بەپێ. طبعا تائیف زۆر بەرزە، هەر بە سەیارە کاتێک ئەڕۆی دۆفە هەمووی هەتاکو ئەڕۆیتە سەرەوە شوێنەکەی بەرز و جێگایەکی بەرزە پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام. ئەو هەموو ڕێگا بەپێ 3 شەو 4 ڕۆژ ڕێ ئەکات بەپێ هەتا ئەگاتە ئەو شوێنە و ئەگاتە ئەو جێگا. لەوێ خەڵکی تائیف بانگەکات، بەڵام لەوێش پێشوازی لێ ناکرێ، بەدبارانی ئەو زەید ئەکرێ سەری مبارەکی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەشکێن لێ خوێن لە سەری مبارەکی، دێتە خوار بە ماندوێتی و بە عەزێت و ناڕەحەت کە بەرباران کراون تائیف بەجێ ئەهێڵێن، هەتاکو دێتە باخەکانی ڕەبیعە، کوڕەکانی ڕەبیعە، لەوێ تۆزێک ئیستراحەتەکە و خوای گەورە فریشتەی شاخەکان ئەنێرە بۆ لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. ئەگەر ئەمر ئەکەیت ئەی محەممەد با ئەم دوو شاخە بدەم لە یەک و ئەهلی تائیفی تێدا لە ناو بەرم. بەڵام خوای گەورە وەسفی پێغەمبەری کردووە وما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتەن للعالەمین. پێغەمبەری خوا ڕەحمەتە بۆ عالەم، نەخێر ئەمران پێکا بگەڕێنەوە وازیان لێ بێنن، بەشکو لە پشتی ئەمانە نەوە و وەچانێکە بن کە شوێن دینی خوا بێنن و باوەڕ بە خوا بێنن، وازیان لێ بێنن. شەکوای حاڵی خۆی لای پەروەردگارەکە کاتێکەوە
لەسەر زەویە شوێنێک نییە کە وەڵامی پێغەمبەری خوا بداتەوە، سەنەدێک و پاڵپشتێک نییە، کەسێک نییە دەعمی پێغەمبەری خوا بکا سێرکە، یعنی ئەم دیمەنە بێنە پێشچاوی خۆت. خزم و کەسوکار و دەرو بکەن، دوورەکان عەزیەتت بدەن، دوورەکان جێگات نەکەنەوە، وەڵامت نەدەنەوە، بەردبارانت بکەن، بەم هەلو مەرجە و بەم وەزعە. اللهم إليك أشكو ضعف قوتي. خوای گیان بێهێزی و ناتەوانی خۆم بۆ لای تۆ بەرزەکەمەوە. وقلة حيلتي وهواني على الناس. ئەوەی کەوا خەڵکی وەڵامم نادەنەوە عەزیەتم ئەدەن، بە سووک تەماشام ئەکەن، سوکایەتیم پێ ئەکەن. يا أرحم الراحمين أنت رب المستضعفين وأنت ربي. تو خواي كسا مستضعفو چوسين راوكاني دلاوازكاني، تو خواي منيت، تو پروردگاري منيت. إلى من تكلوني أم بيت دستي كيه، إلى بعيد يتجهمني. خلقانك دور كنا چاوم لي طال أكن، ناو چاوم لي قرج أكن، بخير هاتم ناكن. أم إلى عدو ملكته أمري، يان بدجمناني كوا قوته دا صلاته هيز للاي أوانه، ومن قوته دا صلاته هيز النيا لقى الأمانة هر همي أي پروردگار. إن لم يكن بك علي غضب فلا أبالي. لست راضي بيلم فلا أبالي. جمليني لو هم وسختي ولو هم وتنجي لو هم ونارحتي كواهيا. خواهي جورا پیغمبری خوا صلی الله عليه وسلم دعوت أكاب وآسمان كان دعوتك بو الشوروي بأكات بو أقصى بو بيت المقدس يكم قبلي مسلمانان سيهمشوني بيروس لسر الزوية، سيهمشوني بيروس لسر زەویە کە سێ شوێن ئەکرێ شەد ڕحالی بۆ بکرێ. مەکە، مەدینە بۆ لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، مەسجد الأقصى، ئەو سێ شوێنە ئەکرێ ئینسان شەد ڕحالی بۆ بکات، خۆی بۆ کۆ بکاتەوە و سەفەری بۆ کا بۆ لای. نوێژی عیبادەت تێیدا جیاوازە، ئەجر و پاداش تێیدا جیاوازە. ڕەبتی ئێمە لەگەڵ ئەقسا خوای گەورە ئەو ڕەبت و پەیوەندیەی داناوە. ربطي إيما لقل أقصى ربطي زمان نية، پەیوەندی ئێمە لەگەڵ ئەقسا پەیوەندی جوغرافیە نییە، شوێن و جێگا و مەکان و زمان نییە. پەیوەندی مسلمانان نەک ئێمە، پەیوەندی مسلمانان لە عالەمەوە بە ئەقساوە پەیوەندی عەقیدە بیر و باوەڕە. پەیوەندیمان لەگەڵ ئەقسا پەیوەندی عەقیدە و بیر و باوەڕە. یەکەم قیبلە و شوێنی ئێمەیە، نەک دینی زمان بێت یاخۆ دینی جوغرافیە و شوێن و مەکان بێ، نەخێر ئەوانە نییە. عیلاقەی بە عەقیدە و بیر و باوەڕمانەوەیە. لەبەر چی مەکەمان خۆشەوێ؟ لەبەرەوە عەرەبی تێدایە، لەبەر خاتری ئەوەیە کە لە سعودیایە، لەبەر خاتری ئەوەیە خۆشمانەوێ؟ نەخێر. خوای گەورە پیرۆزی کردووە، خوای گەورە دایناوە ئێمە ڕووی تێ بکەین لەبەر خاتری ئەوەیە خۆشمانەوێ. مدینەمان بۆ خۆشەوێ، پێغەمبەری خوامان بۆ خۆشەوێ، لەبەرەوەی کە عەرەبە خۆشمانەوێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، زمانی عەرەبیە لەبەرەوە خۆشمانەوێ؟ نەخێر. لەبەرەوە پێغەمبەری هەمووانە، هەرچۆن پێغەمبەری عەرەبە پێغەمبەری ئێمەیشە، پێغەمبەری ئینگلیزیەکە، پێغەمبەری فارسیەکە، پێغەمبەری ڕووسیەکە، سینیەکە، پێغەمبەری هەموو موسڵمانیەکە، لە هەر شوێن و لە هەر جێگەیەکە هەبێ. علاقەی ئێمە بە مەککەوە بە مەدینەوە بە پێغەمبەری خواوە بە قورئانەوە بە ئەقساوە پەیوەندیەکی بیر و باوەڕ و عەقیدەیە. ئەوانەی کە ئەیانەوێ قسە لەسەر ئەم بابەتە بکەن تێناگەن لێی، ئەی شێوێنن، خۆیان ئەخڵەتێنن. علاقە و پەیوەندی ئێمە بەو شوێنانەوە علاقەیەکی بیر و باوەڕە، عەقیدەیە. لەگەینا دیفاع لە هیچ شوێن و لە هیچ جێگایەک ناکەین. شوێن و جێگای خۆمان، کوردستانی خۆمان خۆشەویستترە لە هەموو سەر عەرزێکەوە هەیە لە ڕووی خاک و ئاو و نیشتیمانەوە
هیچ شوێنێک بەقەو کوردستانە لای ئێمە خۆشەویست نییە. ناشی فرۆشین، خیانەتیشی لێ ناکەین. لە هەموو شتێک خۆشەویستترە لەسەر زەویە ئەم عەرزە لە لامان لە هەموو شوێنێک خۆشەویستترە. لە لای ئێمە پیرۆزترە لە ڕووی شوێن و جێگای خۆمانەوە کە خوای گەورە ئێمەی دروست کردووە لەم شوێنە. ئەو دایناوین لەم شوێنە هیچ کەسێک لەوانە کە قسەیەکەن و باسی کوردایەتی و باسی چیەکەن ئەوان ئێمان بە کورد دروست نەکردووە. ئەم جێگەیان بۆ ئێمە ئیختیار نەکردووە هەتاکو قسەکەن لەسەرەوە. خوای رب العالمین ئێمەی بە کورد دروست کردووە وە کوردستانیشی داناوە ئێمە تێیا بژین. و بەگوێی ئەو خوا ئەکەین کە ئێمەی بە کورد دروست کردووە ئەم شوێنێشی کردووە بە جێگا و ڕێگای ئێمە. هەر ئەو خوا ئەڵێ مەککەتان قیبلەتان یەکەم قیبلەتانە بەیت محەممەد پێغەمبەرتانە و ئەقسا یەکەم قیبلەی ئێوەیە و سێهەم شوێنی پیرۆزە. گوێڕایەڵی ئەبین و بەگوێی ئەکەین. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شەو ڕەوی پێ ئەکرێ لە مەککەوە ئەڕواتە مەسجد الأقصا لەوێ نوێژ دەکا بۆ هەموو پێغەمبەران سەڵات و سەلامی خۆیان لەسەر بێ. ئیمامەت ئەکا بۆ هەموو پێغەمبەران، هەموویان لە خزمەتی پێغەمبەری خوا ئەبن، لە لای پێغەمبەری خوا ئەبن صلی الله عليه وسلم. هەموو پێغەمبەران لەوێەوە خوای گەورە عروجی پێ ئەکات و بەرزی ئەکاتەوە بۆ ئاسمانەکان. فریشتەکانی ئاسمان لە میوانداری پێغەمبەری خوا ئەبن صلى الله عليه وسلم. جبريل أروى لقلي هتا أقات شونك عند سدرة المنتهى أقات أو شونا قاب قوسين أو أدنى أقات أو شونا أو جقت جبريل من ناتوانا بيهم خوي جورا برز زكاتوا بو شونك جبريل هتا أيضا من ناتوانا بيهم دوي أو من ناتوانا بيهم میمان داری لێ ئەکا بەرزی ئەکاتەوە بۆ ئەوێ. ئەو پێشوازی گەورەی لێ ئەکات خوای گەورە، دڵنەوای پێغەمبەری خوا ئەکات، هەدیە ئەدا بە پێغەمبەری خوا بیهێنێ بۆ ئوممەتەکەی دیاری نوێژێک کە پێنج فەرزە ئێمە لە مزگەوت تاکۆ ئەکاتەوە. دڵەکانمان ئەکا بە یەک، مەحەبەت و خۆشەویستی زیاد ئەکا لە نێوانمانە، نزیکمان ئەکاتەوە لە یەک، هەواڵی یەکتری ئەپرسین، هەست دەکەین کە یەک خوامان هەیە، یەک پێغەمبەرمان هەیە، یەک ڕۆگەمان هەیە، هەست بە تەبایی و بە یەکەوە بوونەکەین. ئەو هەدیە و ئەو دیاری ئەهێنێتەوە بۆمان، ڕەبتمان لەگەڵ خوا پێنج فەرزە، پەیوەندیمان لەگەڵ خوای گەورە، عەلاقەمان لەگەڵ خوای گەورە، ئەو هەدیە و ئەو دیاریە بۆ هێناین. کۆمەڵەیەک دیمەن خوای گەورە پیشانی پێغەمبەری خوای ئەدا صلی الله عليه وسلم، هەندێک مەشهەد پیشانی پێغەمبەری خوا ئەدات، ئەیهێنێتەوە بۆ ئوممەتەکەی کە ئاگامان لە خۆمان بێت. کۆمەڵێک دیمەن و مەشاهیدی قیامەت ئایا پێشی خستووە بۆی خوای گەورە، یان هەر ئەم دیمەنانەی ساز کردووە بۆی هەتا پێغەمبەری خوا بیبینێ و ئێمەی لێ ئاگادار بکەتەوە، یا هەر حەقیقەتێک بوو بێت غەیبە، هەر کامێکیان بوو بێ ئێمە ئیماندارین، باوەڕدارین، باوەڕمان هەیە بەخوا، هەر کامێکیان بوو بێت. لەو شتانە کە ئەیبینێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کۆمەڵێک سزایی لەوێ کۆمەڵێک سزا ئەبینێ، ئەو سزانە یێتەوە باسیەکا بۆ من هەتاکو کە ئەسباب و هۆکارن بۆ ئەو سزا خۆمانی لێ بەپارێزین. یەکێک لەو شتانە ئیمانداران سوخۆریە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم حەدیثانە صحیحا و ئەلبانی تصحیحی حەدیثەکە ئەکات، ئەفەرمێ خەڵکانێکم بینی لەناو بەحری خوێنابوون، لەناو دەریای خوێنابوون، خەڵکانێکیشم بینی لە قەراخی بەحرەکەوە بەردیان کۆ ئەکردەوە. هەر کاتێک ئەمانە لە ئەم بەحری خوێنە کە مەلەیان تیا کرد ئەهاتن بۆ قەراغ بێنە دەرەوە، ئەمان بەردیانەدا بەناو دەمیانە و بەسەریانە ئەیان گێڕانەوە بۆ ناو دەریا و بەحرە خوێنەکە. ئەڵێ پرسیارم کرد ئەمانە کێن؟ وتی ئەمە ئەوانن لە ئوممەتی تۆ کە سوخۆرن.
مامەڵەی سوء ئەکەن، سوخۆرن ئەمە ئەوانن. یەکێک لەو دەردە کوشندانە لەو گوناهە گەورانە کە هەیە سوخۆریە کە ئەمڕۆ یعنی شێوازی سوخواردن شێوازی زۆرە، جۆری زۆرە. ئەگەر لە سەردەمی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یەک جۆر دوو جۆری بوو بێ، لەم سەردەمەی ئێمە مامەڵەی زۆر ئەکرێ بە سووەوە ئەوانەی کە مامەڵەکە نەبێ ئاگایان لێبێ سوو لە مامەڵەکەیانە نەبێت، خۆیان بپارێزن. پێغەمبەری خوا ئاگاداری ئەدات بەوانەی کەوا سوخۆرن. دووهەم دیمەن کە پێغەمبەری خوا پیشانی درا ئیمانداران خەڵکانێ بوون کە نینۆکیان هەبوو، نینۆکێکی درێژ لە مس ئەیان هێنا بە ڕوومەتی خۆیان، ناخوا پەنامان بە ڕوومەتی خۆیانیان بریندار دەکرد، گۆشتیان لە ڕوومەتی خۆیان ئەکردەوە، لە ڕوومەت و لە سنگیان ئەیان هێنا پێیانە لە ناو جەهەنەمە بینێنن. ئەلە پرسیارم کرد لە جبریل ئەمانە کێن؟ فەرمووی ئەمە ئەوانن کە گۆشتی خەڵکی ئەخۆن، ئەوانن کە غەیبەتی خەڵکی ئەکەن. دەردێکی زۆر باو مەجلیسەکانی ئێمە، دانیشتنەکانی ئێمە بڕاتان بێ حتا چین بۆ سەر قەبران، لەسەر قەبرانین جەنازە ئەنێژن، دوو سێ وەستاوین بەیەکەوە ئاگامان لە خۆمانی خەریکی غەیبەتین. لەوێ مردوو ئەنێژن، نەفەری ئەکرێت بە ژێر خاکەوە ئەڕوات، لەوێ سەرقاڵی غەیبەتکردنین ئەم واو ئەو واو ئەو واو ئەو وا. دەردە کوشندەکە زۆر دەردێکی کوشندەیە، غەیبەتکردنی خەڵکی و باسکردنی خەڵکی. یەکێک لەوانە بوون کە سزا ئەدرا پیشانی پێغەمبەری خوادرا صلی الله عليه وسلم. سێهەمیان پیاوان و ئافرەتانێکی بینی ڕوت و قوت لە ناو تەنورێکی گەرم کرا و گەورە لە ناویانە بوون، ئەیان قیڕان هاواریان ئەکرد بە ڕوت و قوتی لە ناو ئەو تەنورە ئاگرا، هاواریان ئەکرد ئاگر ئەوەنە بە قۆت بوو لە ژێرەوە بەرزی ئەکردنەوە بۆ سەرەوە بەری ئەدانەوە بۆ بنی تەنورەکە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پرسیاری کرد ئەمانە کێن؟ فەرمووی ئافرەتان و پیاوانن لە ئومەتی تو ئەوانەی کە زینا ئەکەن. ئەمەی شەر دەردێکی بڵاو و دەردێکی کوشندەیە کە خەڵکی گوێی پێ نادات. زیناکردن، شەڕواڵ پیسی دوو لە ڕووی جەنابتان. خۆپاراستنێکێکە لەو دەردانەی کە لە قیامەتە لە گوناها گەورەکانەوە سزای لەسەر ئەدرێن. یەکێکی تر لەوانە کە پێغەمبەری خوا بینی صلی الله عليه وسلم لێراوە دەمیان هەڵ ئەدرا، هەتاکو گوێچکەیان کونەلووتیان هەڵ ئەدرا، چاوەکانیان بە مەقاش داخ ئەکرا. ئەڵێ پرسیارم کرد لە پێغەمبەری خوا، پێغەمبەری خوا ئەڵێ پرسیارم کرد لە جبریل، وتم ئەمانە کێن؟ وتی ئەمانە ئەلکەذابون، ئەوانەی کە درۆ ئەکەن، درۆزنەکان. درۆکردن یەکێکە لە دەردەکوشتنەکە پێ ئینسانی ئیماندار نابێ. پێغەمبەری خوا فەرمێ ئەکرێ مسلمانی ئیماندار هەرچی سیفەتە تیاوێ ناکرێت درۆی تێدا بێ. درۆکردن لەگەڵ خەڵکیە، کار بەدەست درۆ بکە لەگەڵ خەڵکیە، ئێمە خۆمان درۆ بکەین لەگەڵ یەکتریە، لەگەڵ منداڵمانە، لەگەڵ یەکتریە. درۆکردن سیفەتێکە ئینسانی ئیماندار نابێ هەڵگری ئەو سیفەتە بێ. یەکێک لەوانە کە سزا ئەدرا لە جەهەنەمە ئەوانە بوون کە ئەهلی درۆ بوون. خەڵکانێکی تر خوا پەنامان بە دەم و لێویان بە مەقاش، زمان و لێویان بە مەقاش داخ ئەکرا. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی ئەمانە کێوتی خوتەبا السوء، مەلاکان کە دینیان ئەفرۆشن بۆ پارە. ئەو خەتیبانەی کە دیفاع لە زاڵم ئەکەن، دیفاع لە خەڵکی خراپ ئەکەن، دیفاع لە خەڵکی گەندەڵ ئەکەن، حرامیان بۆ حەڵاڵ ئەکەن، ناشرینیان بۆ جوان ئەکەن، بەرنامەی خراپیان بۆ جوان ئەکەن، شوێنیان ئەکەون، پێڵاویان بۆ دائەنێن، چەپڵەیان بۆ دائەنێن، لە لای خواریانەوە دائەنیشن. خوتەبا السوء، ئەهلی فتوای سوء، زانایانی سوڵتە، عولەماء السوڵتە، عولەما و زانایانی دەسەڵات چۆنی پێخۆش بێ ئاوها قسە ئەکات، چۆنی بوێ ئاوها قسەی بۆ ئەکات بە دڵی ئەو، لەبەر مەعاشێ، لەبەر پارەیەک، لەبەر عەرزەیەک، لەبەر چیەک
لەبەر مەرحەبایەکی جوان لەبەر مەرحەبایەکی خۆش زانا و مەلا ئەبێ گەورە بێ ئەبێ خەڵکی بێتە بەرقاپی ئەبێ دەسەڵات دار و مەسئول بێتە بەرقاپی عەی بە مەلا بڕوا لە خواری مەسئولەوە دابریشێ عەی بە مەلا پێڵاودانێ بۆ مەسئول دەستی مەسئول ماچ بکات خواخوای بێ ڕسمی لەگەڵا بگرێت زانا گەورەکان و عولەما گەورەکانی ئەو ساوا نەبوون خەلیفە ڕۆیشتە بەرقاپی نانیش نەبوو بیخوامام زانای ئەوسا خەلیفە ڕۆیشتە بەرقاپی خواخوای بوو وەڵامی باتەوە نەک ئەم بڕاتە بەرقاپی خواخوای بێ مەرحەبایی بکە خواخوای بێ ئاوڕێکی لێ بداتەوە سەلامێکی لێ بکە و ڕسمێکی لەگەڵا بگرێ خۆتەبا ئەسوء خوا پەنامان بە دیمەنێکی تر لەوانە کە بینی ئەوانە بوون کە تسحق رؤوسهم بالحجارة سەریان پان ئەکرایەوە بە بەرد هەر جارە سەریان پان ئەکرایەوە بە بەرد دوایەوە خۆیان لی ئاتەوە هەمتر لی ئەدرایەوە ئەی ئەمانە کێن ئەی جبریل ئەمە ئەوانن کە نوێژەکانیان ناکەن نوێژەکان قورسە بەلایانەوە نوێژەکانیان ناڕەحەت ئەکەن نوێژ قورسە بەلایەوە ناڕەحەتە یان نایکە بە قورسی هەڵەسێ بۆ نوێژەکەی ناتوانێت نوێژەکەی بکە ئەمە ئەوانن ئەمانە و چەندین دیمەنی تر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بینی بەم شێوازە خوای گەورە پێشوازی لە پێغەمبەری خوا کرد میوانداری کرد دڵنەوایی کرد اینجا گەڕایەوە بۆ سەرزەوی ئەمە ئیمانداران ئەم پێشوازی و دەعوەتەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕاستە پێشوازی و دەعوەتی کەس ناکرێ بۆ ئاسمان ئەوە نەماوە بەڵام خوای گەورە چۆن لەگەڵ پێغەمبەری خوا بوو صلی الله عليه وسلم خۆی دایە دەست پەروەردگار شەکوای حاڵی خۆی برد بۆ لای پێغەمبەری بۆ لای خوای گەورە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خوای گەورە وەڵامی دایەوە بڕواتان بێ لە هەموو سەردەمێکە لە هەموو کاتێکە مسلمانان ڕاست بکەن لەگەڵ خوای گەورە پاک بن لەگەڵ خوای گەورە ساق بن عەقیدە و بێر و باوەڕیان ساغ بێ پشت بەخوا ببەستن دینیان نەفرۆشتن ڕاستکەن لەگەڵ خوای گەورە بڕواتان بێ خوای گەورە ئاوها دێ بەدەمیەوە وعدی خوایە إن ينصركم الله فلا غالب لكم وإن يخذلكم فمن ذا الذي ينصركم من بعده وعلى الله فليتوكل المؤمنون خوای گەورە ئەفەرمێ ئەگەر خوای گەورە سەرتان بخات فلا غالب لكم کەس ناتوانێت شکستان پێبێنێ خوای گەورە سەرتان خوا کەس ناتوانێت شکستان پێبێنێ و ئەگەر ئەو زەلیل و ڕسواتان بکە کەس ناتوانێت سەرتان بخات ئەگەر ڕاستکەین لەگەڵ خوای گەورە سەرمان نەخات خوای گەورە پاڵپشت و یارمەتی دەرمان ئەبێ ولقد نصركم الله ببدر وأنتم أذلة فاتقوا الله لعلكم تشكرون لبدر مسلمانان ژمارەیان کەم بوو عەتاد و عودەیان کەم بوو خوای گەورە سەری خستن خوای گەورە سەری خستن ئەمڕۆ بینیمان ئێمە لەم چەند ڕۆژەی پێشوا غەزە لە فەڵەستین ئێمە بینیمان یعنی ئەو مسلمانانە شی ئاگر و ئاسنێک هاو بەسەریانە چۆن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چۆن کەس نەما بە چواردەوریە کەس نەما بە چواردەوریە وتی خوایە گیان شەکوای حاڵی خۆم بۆ لای کێ بەرم بڕاتان بێ ئەو مسلمانانە لە غەزا کەس نەما شەکوای حاڵی خۆیان بەرن بۆیە ئەوەندە 22 ئەوەندە وڵاتی عەرەبی و 30 ئەوەندە وڵاتی عەرەبی بە هەمووە هینی شوێنەکانی تر کامیان وەڵامی غەزەیان دایەوە کامیان وەڵامی ئەو خەڵکی دایەوە کێ وەڵامی دانەوە هەموو زلهێزانی دنیا هەر هەمووی بە ئەمریکا و بەریتانیا و ئەڵمانیا و هەر هەمووی فەڕەنسا و هەر هەمووی لە خزمەتی ئیسرائیلا بوو هەر هەمووی بە ئاسمانەوە بە بەحرەوە بە وشکانیەوە بە هەموو شتێکەوە بە تەجەسوسەوە بە تەیارەی بێ فڕۆکەوانەوە بە هەموو شتێکەوە بە درۆنەوە بە هەموو شتێک لە خزمەتی ئیسرائیلا بوون بەڵام ئەوان
چەندێک پیرەژن گوێمان لێ بووتیان خۆی گەن شەکوامان بۆ لای تۆ ئەهێنین چەندێک گوێمان لێ بوو کەس نایە بە دەممانەوە خۆی گەن شەکوامان بۆ لای تۆ ئەهێنین خی گەورە سەری خستن ئەمەی کە شەڕ وەستاوە ئەمە سەرکەوتنە کابرا لە پێگیرانە شەڕی وەساندووە بەرامبەر بە ئەو خەڵکە فەقیر و هەژارە سەرکەوتنە بۆ ئەوانەی کەەوە ئەوەتانێن لێ ئەوێ ئێمە لەوە چێڵێن مامەسایان هەر باسی غەزە و هەر باسی عەرەبەکەن نەخێر ئێمەی کوردیش کە سەدام زوڵمی لێ کردین کیمیایی کرد بەسەرمان 180 و ئەوەندە هەزار ئەمفالی کردین ئێمەش ئەو کاتە کەس نەبوو بەدەمانەوە بێ ئێمەش ئەو کەس نەبوو هاوار گوێی لە هاوارمان بێ کەس نەبوو گوێی لە هاوارمان بێ هەمومان هاوارمان لەخوا کرد هەمومان داوامان لەخوا کرد باوک و دایک و منداڵ و بەو وەزع سوتاوە کە هەمومان تێیدا بووین بەو دایک و خوشکانەمان کە ئەمفال کرابوون ئەوانە کە لە سژنەکانی سەداما بوون کەس نەبوو بەدەمیانەوە بێ هاواریان کرد بۆ لای خوای گەورە سەدامی تەفروت و ناکرد سەدامی لە ناو برد سەدامی ڕسوا کرد و سووکی کرد بەڵام گرنگە ئینسان لەگەڵ خوا ڕاست بکات لەگەڵ خوا ڕاست بکات خۆی بداتە دەست خوا بگەڕێتەوە بۆ لای خوای گەورە پاڵپشت و یارمەتی دەری ئەبێت داواکارم لە خوای گەورە لە گوناهمان خۆش ببێ ئیسلاحی حاڵمان بکە هیدایەتمان با بۆ سەر ڕێگەی ڕاست دامەزرامان کا لەسەر دین و بەرنامە و ڕێگاکەی خۆی عاقبەتمان بەخێر بگێڕێ قاپی خێری ڕەحمەتمان لێ بکاتەوە دەرگای خێری ڕەحمەتی خۆیمان لێ بکاتەوە بارانی ڕەحمەتمان بۆ ببارێنێ یا ڕەبی خوایە بارانی ڕەحمەتمان بۆ ببارێنی یا ڕەبی خوایە بارانی ڕەحمەتمان بۆ ببارێنی بە بەزەیی و کەرەم و ڕەحمی خۆت مامەڵەمان لەگەڵا بکە یا ئەڵڵاه یا ڕەبی خوایە موسڵمانان لە هەر شوێن و لە هەر جێگایەکە مستەزعەفن قووەت و هێزیان نییە زوڵمیان لێ ئەکرێ ستەمیان لێ ئەکرێ مافیان ئەخورێ ئازادیان پێشێل ئەکرێ یا ڕەبی خوایە قاپی خێر و ڕەحمەتیان لێ بکەیتەوە دەرگای ڕەحمەتی خۆتیان لێ بکەیتەوە دەرگای ڕەحمەت لە موسڵمانان لە غەزە بکەیتەوە دەرگای ڕەحمەت لە ئێمەی کورد لە میلەتی کورد بکەیتەوە یا ڕەبی خوایە موفق و ڕووسورمان کەی سەربەرزی دنیا و قیامەتمان کەی دامەزرامان کەی لەسەر دین و بەرنامە و ڕێگاکەی خۆت یا ڕەبی خوایە شیفای نەخۆشەکانمان بدەی یا ئەڵڵا شیفای نەخۆشەکانمان بدەی ئەوەی کەوا هەر تەڵەب و هەر داوایەکی مەشروع و دروستی هەیە یا ڕەبی خوایە لێی قبوڵ کەیت و لێ وەربگری یا ئەڵڵا یا ڕەبی خوایە لە مردوەکانمان خۆش بی یا ڕەبی خوایە لە مردوەکانمان خۆش بی لە دایک و باوکمان ئەوانەی کەوا مردوون خۆش بی ئەوەی کەوا ماوە عاقبەتیان بخير بجير شفاء نخوش كمان بدي يا الله ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار اللهم